وڵی خەڵک دوای چاولێکەری کەوتووە و هیچی تر نییە شتەکە و بۆ ئەوەی وا پیشاندا کە ئەمە عایلەیەکی ڕاقیە و عایلەیەکی بەرزە و کۆمەڵایەتیان بەرزە و دوای ئەوە هیچ مانایەکی نییە ئەم هەموو شتە میوان تێ ئەسڵەن هەر داشنانیشێت هەر تەنیا چکلێتێک بەسیت ئەویش نەک چکلێتێکی گرانبایی هەر وەکو ڕێز و ئەحترام بۆ میوانە ڕێز و ئەحترام بە گرانبایی و هەرزایەتبایی نییە بە شتی زۆر دەرخواردی خەڵکدان نییە بەڵکو شتێکی ڕەمزیە ئەو دێ سەرێکت لێ ئەدا و خۆشە بۆ خۆشەویستی تۆش وەکو ڕەدێک بۆ ئەو خۆشەویستیە دەمی شیری دەکەیت و تۆ وڵای پێویست ناکات زیاد مەسروف بکەیت بە پێی پێویست چی پێویست بە ئەو بکەیت گوناحە زیاد مەسروف بکەیت وڵای بەتەکی دوایە تۆی ڕۆژانە هەموو یعنی ساڵێک 12 مانگە شت ناگری بەس بە تایبەتی نزیکی جژن نە بازاڕ بەرەکەوێت پێویست ناکە ئەو شتانەوەی کە زۆر زەرورە بکڕێتتر گوناحە شتی زیاد وڵای شتە پێویستەکان وەکو دەستێک جلوبەرگی باشە بێ یعنی ئەوانەی کە بۆ جژن بەکارێنی چکلێتە مجیشکە ئەو شتانەی ناتە پێویست ناکە شتی زیاد بکڕی بۆ نمونە تواتنەی سەر ئیواڵێت تەشت و جامی حەمامی شەکڕێ پێویست بۆ شتانە ناکە خۆ تۆ قابلە هەر خوا و ڕۆژەی نەکردۆ ڕۆژی پێشجژنی بۆ جژن ئەو شتانە بکڕیت يعني زۆر جاری احترامە هیوا هەیە زۆر خاصەتەن ئافرەتی ماڵ زۆر بە ئینساف و عنی شتی جیایە کرێ کە زەروری نییە جێژن ینی حاجەی زەروری بێت ینی چۆن جاران نانوبانی جێژن قەیسی و کشمیشە سێ قاورمەیە ئەوە پێویستی زەروریە بەس دەردی کابراڵە چێ ماچی حاکرێت تازەقات و سەرچە بکرێت و ئەو تاقمە لابە و ئەوە لابەت و یعنی حساب بۆ پیاوەکەی ناکە ئەمڕۆکە ڕۆژێکە ینی بەناشکردنی بێت یەکەوتوین وەکو ڕۆژی ڕەژ وایە یعنی سفتاحیتیانێ بازار نییە بێدەرامەتیە خەڵقە هەیە زۆر داما و زۆر زەروریە یعنی لە جیاتی و شتێک کە ئەی بە شتێکی زیایە بێ بە موسڵمانە بێ بە دراوسەیەکە خێرەومەنگێک باشترە. خەڵکتر هەیە بەپێی عادەت و تەقاڵیتی خۆی زیاتر ئەو شتانەشە بێ بە زیادەڕێی یعنی هەر ناکرێت لە جەژنا تۆ ماڵت بگۆڕی یان ناو ماڵەکەت بگۆڕی یان قەنەفەت بگۆڕی یان فەرشت بگۆڕی بەس بەبەڕی بڵێن جەژنە ئەوەیە مەسەلەکە یعنی ئەوە ئەکەوێتە زیادەڕێیەوە کاتە ئەگەر هەبوونیش بە ئیمکانێت هەیە پێویست ناکە زۆر زیادەڕێی بکە و جەنجاڵێ دروستکە بۆ نمونە قەرباڵخی دروستکە لە بازاڕە یان هەیە چێ جلەکرێ بەس بە جەژنا جلەکرێت ئەوەیە مەسەلەکە ئەو کاتە قەرباڵخی بازار دروست دەبێ کەس مەجای نابێت شت بکرێ کوردی خۆمان عادەتەن زیاتر لە بۆنەکان ناشتی بیرەکەوێتەوە یعنی بۆ نمونە گوڵۆپی ناوماڵی ئەگۆڕێ یان فەرشی ناوماڵی ئەگۆڕێ من پێوەکو باسم کرد ئەوە کاتە بێ بە زیادەڕێی و قەرباڵخی بە ناو بازاڕی